باسان لەبێت لە بڕگێکی نوێتەن دروستبە لەگەڵتانم لە بڕگێت تا باز لە بابەتێکی دیکەی پزیشکی دەکەین کە باز لە خوێنبەربوونی لووت دەکەین. بزانین هۆکارەکانی خوێنبەربوونی لووت چین و چەند جۆری هەیە و ئایا لە چ تەمەنێکدا زیاتر خوێنبەربوونی لووت ڕوو ئەدات و باشترین فریاگوزاری سەرەتایی بۆ خوێنبەربوونی لووت چیە بە شێوازی ڕاست و دروستی. بچینە لای دکتۆر دیلان عارف عەلی پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لووت و گوێ و نەشتەرگەری سەر و مل و جوانکاری ڕوخسار لەگەڵمانە بن. خوێنبەربوونی لووت و پێناسەیەکی زانستی بریتێ لە هاتنە دەرەوەی خوێنێکی گەشت و تازە لە کونە لووتەکانەوە یا لە پشتی لووتەوە بۆ قورگ. هۆکارەکەی برین و تەقینی مولولەکانی خوێنن ئەوانەی کە لە کۆڵەکەی لووت و لە ڕەفەکانی لووتە هەن زۆری حاڵەتەکان تەقین و بریناربوونی مولولەکانی خوێنن کە لە ناوپۆشی کۆڵەکەی لووتە هەن بەشی پێشەوە. هۆکاری زۆرە، یەکێ لەوانە دەستکاریکردنی لووت و برینارکردنی، یەکێ لە هۆکارەکان بەرکەوتن و حادسی سیارە و کەوتنە خوارەوەیە، یەکێ لە هۆکارەکان هەوکردنی ناوپۆشی لووت و کۆڵەکەی لووتە. هەستیاری هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ خوێنبەربوونی لووت بە دووسێ سەبەب. یەکێ لەوانە ئاتەنوانەیە سەریانەیە خورانی کۆڵەکەی لووتیانێوا لە کەسەکەکەن دەست بکەن بە لووتیانە بریناریکەن. عادەتەن ئەوانە وشکە بێتەوە ناو لووتیان، ئاتەن لەگە وشبوونەوە شاد ئەو منتەقەیە ئەڕزێ و برینارە بێت. یەکێ لە هۆکارەکان بوونی گرێ شێرپەنجەیەکانە کە لە ناو لووتا دروستە بێت. لە بەعزە حاڵەتە کونبوونی کۆڵەکەی لووت، ئەتر ئایا ئەو کونبوونە بە هۆکاری نەشتەرگەری پێشتر بوو بێت، بە هۆکاری بەکارهێنانی دەرمانە هۆشبەرەکان بێت، ئەوانەی کە لە ڕێی هەڵمژینەوە ئەبێت، ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. بەڵام لە کۆمەڵگەی ئەمە کەمترە بە حوکمی ئەوەی کە ئەو شتانە کەمترە. هەنە جار دوای هەنێ نەشتەرگەری لووت وەکو ماکێکی لاوەشی خوێنبەربوونی لووت دروستە بێت. ئەمانە بەگشتی وەکو هۆکار خواردبوونی کۆڵەکەی لووت، خواری کۆڵەکەی لووت و شکاندنی لووت کە پێشتر ڕوویا بێت و ئەکات لایەکی لووتەکە کە زیاتر قۆقزە، ئەمە زیاتر هەوای بەرەکەی وشکە بێتەوە ئەبێ بەهۆی بەربوونی خوێنی ئەو منتەقەیە. یا لە بەشی پێشەوە یا لە بەشی دواوە خوێنبەربوونەکە ڕۆیات. زۆربەی چارەسەرەکان فریاگوزاری سەرەتاییە کە ئەکرێت کە یەکێ خوێنی لووتی بەرە بە ئێمە وا ڕاوێژی پێەکەین، وا نەسیحەتیەکەین کە ئاوا کەسەکە وەکو من ئاوا دانیشێت نەختێ خۆ شۆڕەکاتەوە بۆ پێشەوە بەم شێوازە سەری ئاوا بێت. لە خوێنبەربوونان نابێ بە هیچ شێوەیە سەرە بەرزکەیتەوە ئاوا سەر بخەیتە دوات وەکو من ئاوا دائانیشیت و سەر یەک نەخت بۆ پێشەوە. لووت دوو بەشە، بەشی ئێسکەکە و بەشی نەرمی لووتەکە بە پەنجەی کەسەکە خۆی لووتەکە ئەگری ئەگوشی ئاوا لە بەرامبەر کۆڵەکەی لووتەکانی بەم شێوازە لووتەکە ئەگوشی کەسەکە بەدەم هەناسەیە بۆ ماوەی 5 دقە بۆ 10 دقە بەدەم هەناسەیە لەسەر خۆ. دوای ئەوە هێواشەوەش پەنجە لا ئەبات خوێنەکە ئەگریسێتەوە بۆ شێوەیە. لە سایان 95 حاڵەتەکان بەم شێوە خوێنەکە ئەگریسێتەوە وەکو فریاگوزاری سەرەتایی. ئەکرێ کەسەکە ناوچەوانی فێنە کاتەوە سەر ڕوومەتەکانی فێنە کاتەوە نەک بیتە زێنێ بەڵکو فێنێکی کاتەوە. بەم شێوەیە خوێنەکە ئەوەستێت. ئەگەر هاتو دوای ئەمە نەوەستا ئەبێ کەسەکە بچێ بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان، پزیشکێکی پسپۆڕ یا مقیمەقدەمەکانی بەشی قورگ و لووت و گوێ بیبینن بۆ ئەوەی بتوانن چارەسەری دواتری بۆ بکەن. عادەتەن ئەگەر بەمە کۆنتڕۆڵ نەبوو هەنگاوی دواتر ئەکرێت دانانی پڵیتە بێت بۆ ناو لووتەکە، زەختە خێنە سەرەوە شوێنە بۆ 48 بۆ 72 ساعت. زۆربەی حاڵەتەکان بۆش ئەوەسێت. هەنە حاڵەتی ئەخیرمان هەیە کە پێویستە کات ئێمە تەدەخڵکەین ئەو شوێنی نەزیفە بسووتێنین کەوی بۆ بکەین. کەوێکە ئەتر بە چەند شێواز ئەکرێ بە دەرمان بکرێت، ئەکرێ بە گەرمی بکرێت، ئەکرێ بە تەزوی کارەبا بکرێت. لە هەنە حاڵەتی زۆر کەم ئەوانەی کە شکاوی کۆڵەکەی لووت و خواریان هەیە ئەکرێ نەشتەرگەری گەورەیان بۆ بکرێت بۆ ئەوەی دەمارەکە بگیرێ و بسووتێنرێ لەوێ. بێگومان کەشوهەوا پیسی کەشوهەوا ئەبێ بە هۆکار بۆ هەستەوەری وەکو عەرزی جەنابتم کرد هەستەوەری خۆی لە خۆیان هۆکارێکە بۆ خوێنبەربوون. هەڵمەژێنی مەوادی کیمیاوی لە جەوە هۆکارێکە
لە خانمانە زیاتر بەکارهێنانی پاکەرەوەکانی ناوماڵەوانی کە بۆنیان تو شەبابەتی فاست و معجزە و ئەمانە ئەبێ بە هۆکاری ڕزینی کۆڵەکەی لوت عادەتێکیشە عادەتەن لە کۆمەڵگای ئێمە لەوانەی کە یەک نەخەتەمەنیان هەیە ئەوانەی کە بۆ دەست نوێژگرتن نوێژەگرن ئاوەکە هەڵەمەژن ئاوی بەلوعەکە ئەوە کارێکی زۆر خراپە ئاوی بەلوعە و ئاوی اعتیادی کە بەکارێنی ڕۆژەیەکی باش کلۆری تایە کلۆر خۆی لە خۆیان ئەبێ بە هۆکار بۆ ڕزینی ناوپۆشی لوتەکە و بەربوونی خوێنەکە دەست نوێژ ئەگریت اعتیادی لوتی پێ ئەسری بەس نابێ ئاوەکە هەڵمژیت ئاوی اعتیادی کە چێتە ناوپۆشی لوتەوە عەزێت هەیە وەکو هۆکار وەکو عەرزی جەنابتم کرد گرێ شێرپەنجەیەکان هەسەوەری ناوپۆشی لوت ئەو نەخۆشیانی کە پەیوەستن بە کارگەکانەوە کارگەیەکی مەنتۆ و سیلیکۆن و معمەلەی قیر و ئەوانە عادەتەن هەنە نەخۆشیان تووشە بێ هیبۆری هەناسەوانە ئەوانە تووشە بن هەنە جار نەخۆشی ڕەبوو ئەوانەی کە ڕەبوویان هەیە و دەرمان زۆر بەکارهێنن ئەوانە ئەبێ بە هۆکار نەخۆشی بەرزەپەسانی خوێن زەخت خۆی لە خۆیان نابێ بە هۆکار بۆ خۆن بەربوونەکە بەس عادەتەن ئەوانە کێشەیەکیان هەیە منتەقەیەکی لوتیان زەعیفە کە پەسانی خوێنیان زیاکات ئەو منتەقەیە عەزێتی پێگا و ئەبێ بە خوێن بەربوونەکە هەنە جار خوێن بەربوونی لوتەکە ئەگەر زۆر بوو نیشانەیە کە هەنێ جار بۆ بەرزی پەسانی خوێن کێشەی گەورەتر ممکنە هەبێت هەنێ نەخۆشەکانی خوێن وەکو هیمۆفیلیا و تەلەسیمیا و شێرپەنجەکانی خوێن ممکنە بن بە هۆکار بۆ بڕبوونی خوێنی لوت لە مناڵە عادەتەن هۆکارەکان جیاوازە مناڵ پەنجە زۆرەکە بەلووتیا مناڵ شتەکە بەلووتیا لەعابە و مور و ئەمانە ئەبن بە هۆکار ئەوانەی کە هەوکردنی درێژخایانی لەوزەکان ئاڵۆکان و زیاگۆشتەی لوتیان هەیە ئەمانە عادەتەن خوێنی لوتیان بەرەبێت چارەسەرکردنی لە مناڵ ئاسانترە زۆر جار پێویستمان تەنها بە مەڵحەمێک بە دەرمانێکی بەسیتە بۆ کەویکردنی شوێنەکە کێشەکان حەلەبێت و زۆر بەربڵاوە ینی شایع لە مناڵە و چارەسەرکردنی ئاسانترە کێشەکانی ئاسانترە نیشانە نییە بۆ جەڵتە بەڵام بەڵێ هەنە حاڵەت هەیە وەکو پێم وتی لە بەرزەپەستانی خوێنە ئەگەر کەسەکە ئیهمالی کات تۆ ئیهمالی بەرزەپەستانەکە شەکەی لەگەڵیا ئەو ممکنە خۆی خەتەرا دروست کات هەنە جار لە ڕێی خوێنبەربوونەکەەوە کەسەکە ممکنە بزانێت نەخۆشی خوێنی هەیە هەنە جار لە ڕێی خوێنبەربوونی لوتەکەەوە کەسەکە ممکنە بزانێت گرەیەکی شێرپەنجەی هەیە کێشەیەکی هەیە هەنە جار ئەبێ بە نیشانە بۆ شتی تر عادەتەن ئەمە وەکو مۆدێلێک بەکارهێنین کە کەسەکە خوێنی لوتی وەرەبێت سەرەکەیەک نەخە شۆڕ بکرێتەوە ئاوە شێوەیە بۆ پێشەوە لوت ئەمە ئێسخانی لوتە ڕقێنەکەیە ئەمە نەرمی لوتەکەیە کەسەکە بەدەستی خۆی ئاوا ئەم منتەقەی نەرمیە ئەگوشێت کە بتوانێت بە شێوەیەک توانە کۆڵەکەی لوتەکە ناوڕاستە بگرێت یعنی زەختی بخاتە سەر لەم حاڵەتەیە دەمەکەیتەوە دەمەکە بۆ هەناسەدان لەسەر خۆ هەناسایی ماوەی 5 دقە بۆ 10 دقە لەسەر ئەم حاڵەتە بەردەوامە بی هێواش لوتەکە برێت و بە هێواشی هەناسایی زۆرینە حاڵەتەکان بەمە کۆنتترۆڵی خوێنبەربوونی لوتەکە ئەکەین ئەگەر هاتو دوای ئەمە دوای دووبارە بوونەوەی ئەمە لەگەڵ فێنەکردنەوەی ناوچاوان و سەر ڕوومەتەکان خوێنەکە هەر بەردەوام بوو ئەو کاتە ئەبێ کەسەکە بچێت بۆ نەخۆشخانە بەشی پریاکەوتن بەشی قورگلوتیجە بۆ ئەوەی ببێنرێت و چارەسەری هەنگاوی دووەمی بۆ بکرێت